چل ڕێگا بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی شەشەم بیرکردنەوە لە مردنی لە ناکاو. خوشتی ڕێزدار، برای ئازیزم، خوای پەروەردگار دەفەرمێت كل نفس ذائقة الموت، واتە هەرچی گیاندارە، هەرچی گیانی لەبەرە دەبی ڕۆژێک بێت تام و چێژی مردن بکات، دەبێت لەم ژیانەی ئێرە بار بکات بۆ ژیانێکی تر، بۆ جیهانێکی تر، بۆ دنیایەکی تر. کەواتە تۆ ڕۆژێک لە ڕۆژان بەبیرت داهاتووە، بە خەیاڵ و مێشکت داهاتووە، بیرت لەوە کردوتەوە کە ڕۆژێک لەوانەیە مردن لە ناکاو بێت و تۆ تەماشای کەناڵی خراپ دەکەی، تۆ لە موبایلەکەت شتی خراپ تەماشا دەکەی. ئەگەر لەو کات و ساتەدا مەلەکول مەوت فریشتەی گیان کێشان هاتە لات و تۆ لەگەڵ ئەم کچ و ئەو کچ قسە دەکەی، تۆ بە خەیاڵی خۆت بیرت لەوە کردوتەوە کە مردن لە ناکاو لەم کات و ساتەدا بۆت بێتن، تۆ لە کاتێکدا مردن بۆت بێ و تۆ خەوتبی و نوێژی بەیانیت نەکردبێتن، ئەو کاتە تۆ خۆزگەی چی دەخوازی؟ حتى إذا جاءهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت. تا ئەو کاتەی کە مردن بۆیان هات گوتیان خوایە بەس ئەو جارە بمان جێڕەوە، خوایە بەس ئەم جارە ژیانێکی ترمان پێ ببەخشەوە و دەرفەتێکی ترمان پێ بدە، ئۆفەرێکی ترمان پێ بدە و بگەڕێینەوە دنیا بۆ ئەوەی کاری چاکە بکەین. بەڵێ خۆزگەیان بۆ چیە بۆ دنیا؟ خۆزگەیان بۆ چ خواز بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ دنیا؟ بۆ ئەوە ناکە بێن ژیانی خۆشی دنیا جارێکی تر دەست پێ بکەنەوە، بۆ ئەوە ناکە لەزەت و خۆشی ببێنن، بۆ ئەوە ناکە شەوان بێدار بن و تا بەیانی نەخەون و لەبەر ئەو کەناڵ و ئەو کەناڵ بن. نا، بەڵکو بۆ ئەوەی کاری چاک بکەن، بۆ ئەوەی خوای پەروەردگار لێیان خۆش بێتن، بەڵێ بۆ ئەوەی کە تەوبە بکەن، بۆ ئەوەی کە پەشێمان ببنەوە، بۆ ئەوەی کە واز لە گوناه و تاوان بێنن. خۆشەویستان، ئەوەی کە زۆر گرنگە مرۆڤی مسلمان کە مرۆڤ ئاگاداری بێتن، زۆر گرنگە مرۆڤ لە مردن بترسێت و ئاگای لە مردن بێت، لە بیری مردنا بێتن، نەوەک لە ناکاو مردن بۆی بێتن، مردنی لە ناکاو. بەڵێ چونکە عادەتی مرۆڤە کە تەوبە تاخیرە کاتن، دەڵێ ئەمڕۆ ناسبەی، بەڵام ئەمەلی زۆرە لە دنیادا، بەڵام گرنگە بیر لە مردنی لە ناکاو بکەینەوە. هەموو ڕۆژ ڕاگەیاندن، هەموو ڕۆژ دەستگاکان، بەڵێ دەستگاکانی ڕاگەیاندن پێمان دەڵێ ئەو مردوو فلان مردوو، فلان کەس بەکارە ساتی سیارە و فلان کەس خنکا و فلان کەس ئاوای لێ هات. بەڵێ خۆشەویستان، مردنی لە ناکاو لە ڕێگادایە، خێراکە و واز بێنە لە گوناه و تاوان کە تاکو ئەو دەرگایە نەگیرایە، چونکە كل نفس ذائقة الموت، براستي همومان تام و چێژی ئەم مردنا دەچێژین.